أي رفيقاني طريقة دردي عشقم شاركي دڵم چاوکەی عشقی تۆیە کوردستانم لانە و ماڵی تۆ مێژووی تۆی قیبلەکە کوردستانم هەتا مردن هەڤینی تۆ نیشتیمانی سەبووریمە ئازادی تۆ بەهاری تۆ گوڵستانی غەریبیمە شەرتەی خان لە گۆڕیشدا چراگەی تۆ خامۆژ نەکەم لە ڕێی تۆدا وەکواسک سڵە داوی ڕاچی نەکەم هەتا مردن دڵم ڕاوگەی عشقی تۆیە بابە گورگو ئاگری تۆ کێوی سەوزی محبەتە بابە گورگو دەشتی چاوم شەرتە خوێنم خەنەی سەری ئازادیت بێ گەر بخوازی چاوم چرای مەرهەیوانی شەوگارت بێ گەر بخوازی هانێ ڕۆحم ئەی نیشتیمان فیدای بەردێ لە شاخی تۆ هانێ ڕۆحم ئەی نیشتیمان فدای تڵێ لە باخی تۆ هەتا مردن هەڤینی تۆ نیشتیمانی سەبووریمە ئازادی تۆ بەهاری تۆ گوڵستانی غەریبیمە شەرتەی خان لە گۆڕیشدا چراگەی تۆ خامۆژ نەکەم لە ڕێی تۆدا وەکواسک سڵە داوی ڕاچی نەکەم هەتا مردن دڵم ڕاوگەی عشقی تۆیە بابە گورگو ئاگری تۆ کێوی سەوزی محبەتە بابە گورگو بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی ئەم جارەمان خاتوو ئەمەل سەعید کوردەیە خاتوو ئەمەل زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادەی من خۆشحاڵتر بەخێر بێن سەرچاو بۆ ماڵە خنجیلانەکەم زۆر سپاس هەر ماڵە خنجیلانەکەتە ناوەدان بێ خاتوو ئەمەل هەمیشە هونەرمەندان باسییان لە کورتێک باسییان لە ژیانی خۆیان کردووە
پێم خۆشە بۆ بینەرانی بەڕێز خۆت بناسیێنی خاتو ئەمەل کێیە لە چ ساڵێک لەدایک بووە لەکوێ؟ من ئەمەلی سعید کوردە لە ساڵی 1976 لە کەرکووک لەدایک بووم، هەرچەندە دایکم و باوکم خەڵکی سلێمانین، بەڵام ئەو سەردەمە تەرحیلی بڵێن جنوب کراوین، لەوێ لەدایک بووم. نەدایکم نە باوکم نە کەسێک لە خێزانە کەمان هونەرمەندە، بەڵام سپاس بۆخوا من لە ناوێنە بە هونەرمەند دەرچووم. بەڵێ ئیترەوەش خۆڕست کە خوا پێداوین، سپاس بۆخوا. هەر لە ناتوانم بڵێم لە تەمەنی مناڵێ و من خوازیاری کاری هونەری بووم یان زۆر خولیای هونەر بووم، ئەوانە نا لە بەرەوەی ئەگەر بڵم بە سوودفە چوومەتە پەیمانگای هونەرە جوانەکانەوە، ئەوە بێگومان ڕاستیە. لە سەرەتای نەوەتەکانە دوای ڕاپەڕین من بۆ کۆرسێکی هاوینەی چوومە لەگەڵ تیپی کۆمەڵی هونەرە جوانەکان، ساڵێک تقریبان لەگەڵیان نابووم، کاری هونەری و یعنی زانیاری هونەری و نۆتە نووسینە و خوێندن و ئەو شتانە وەکو دەنگ وەکو گۆرانیتن کە ئەو کاتە لە ناو 11 کوڕە من تاکە کچ بووم وەکو گۆرانی، یعنی وەکو گۆرانی بێژ نەک وەکو گۆرانی بێژ دەرکەوتم، وەکو دەنگێکی ئافرەت لە ناو 11 کوڕە بووم لەگەڵ ئەو کۆمەڵە بەڕێزەیە. پاشان پەیوەندیم کرد بە پەیمانگای هونەرە جوانەکانەوە، سپاس بەخوا لەبەری باگراوندێکی هونەریم هەبوو وەرگیرام. هەر لە ساڵی یەکەمەوە لەبەروی دەنگم باش بوو لە هەموو فستیڤاڵی ساڵانەیە کەکرا، ئەوەش خۆشبەختانە بوو بۆ ئێمە. هەموو ساڵێک لە فستیڤاڵی پەیمانگای هونەرە جوانەکانە یان کاری تەنهام هەبووە یان لە سۆڵۆیە زیاترم هەبوو لەگەڵ کۆڕاڵەکان و یعنی کۆڕاڵی پەیمانگای و لەگەڵ مامۆستا بەڕێزەکانە. لە ساڵی یەکەم لە قۆناغی یەکەمی پەیمانگای هونەرە جوانەکان دەرچووم، یەکسەر گۆرانی دەریاوەکو کلیپ هەم بوو، پاشان ئیتر درێژە بە کارەکانی ترم داوە. یعنی بەر لەوەی بچێ پەیمانگە دەست بەکاری هونەری کرد؟ بەر لەوەی بچمە پەیمانگە زانیاری هونەریم وەرگرت. بەڵێ ناتوان بڵێم کاری هونەریم لەبەرەوەی هیچم نەبوو، چونکە من وەکو گۆرانی بێژ دەرکەوتم، ناتوان بڵێم لە پێش پەیمانگای هونەرە جوانەکان و من هونەرمەند بووم، بەستم دەست بە کاری هونەریە نەک کوردی گۆرانی وەکنەکە. تقریبان ئەو کاتە تەمەنم 16 بۆ 7 ساڵ بوو لەگەڵ کۆمەڵی هونەرە جوانەکانە بووم. بەڵێ وایە بەڕێزت زۆر لە تەمەنی مناڵیەوە دەست بە کاری گۆرانی کردووە، بەڵام ژیانی هونەری دوای کردو یان ژیانی خۆ دوای کردووە کە ژیانت بووە بە دوو قۆناغ. قۆناغی یەکەمت لە کوردستان بووە و قۆناغی دووهەمت لە دەرەوەی وڵات. جا ئێستا پێم خۆشە باسی قۆناغی یەکەم لە کوردستان بکەی، بەتایبەت لە شاری سلێمانی کە لەم کەشەوە هەوا هونەریە دوای ڕاپەڕین ئازادی و کرانەوەی کرا بەڕێ هونەرمەندانە و هونەرمەندان توانیان خۆیان ببینەوە وەک سەردەمی بەعس نەما کە لە ژێرزەمینیەکانە گۆرانی تۆمار بکەن. جا ئەو کاتە هاتوویتە ناو بواری هونەریەوە وردە وردە دەست پێ کردو و لەوێەوە لە کوردستانەوە دەستی پێ بکە. چیت کردەوەی کە لە کوردستان بووی پێشەوەی بچێ دەرەوە؟ سەرەتا لە ساڵی یەکەم لە پەیمانگای هونەرە جوانەکانەوە وەکو تەنها بەرهەمی خۆم سرودێکی ئاشتی بوو کە شعری مامۆستا کامران مکری بوو، پێم وا بێگەر بە هەڵە نەچم، ئاوازی مامۆستا عادل بوو، خەکاری پەیمانگا بووم، مامۆستا عادل حەمەکەریم بەڵێ عازب کەمانچەیە، وەکو خوێندکاری پەیمانگا کە لە قۆناغ یەکەم بووم لەگەڵ سۆرانی کوڕی برایم خەیاتە بە دوانی وتمان. ئەویش ئەو کاتە لە دوای ڕاپەڕینەوە هەمومان ئەزانین کورد ماڵوێرانی و هەموو بە زۆر جۆر چەشن بینیومانە. یەکێک لەو شعرا بڵێن کۆپلێکی حەزەکەم بۆی خەڵک بێتەوە گوێی بینەران. دایکی دڵسۆزی جێگەر سوتە برای عەزیزی برا کوژراوە خوشکی سزا کرد دڵ باخم کرد لاوی بە قیمەت خوێنیان هەڵچوو. ئەمە کۆپلەیەکی بچکۆلانە بوو لەو سرودە لەگەڵ سۆرانی برایم خەیاتا بوو. بەڵێ بەڵام لەگەڵ ئەوەشا بەرهەمێکی ترم هەبوو شعری مامۆستا گۆران بوو. ئەویش وەکو قۆناغی یەکەمم هەموو هاوڕێکانم لە قۆناغی یەکەمە بەشداریمان کرد بەبێ مۆسیقا، تەنها شمشاڵێک و دەفێک بوو. ئاوازی مامۆستا محەمەی شمشاڵ بوو. گۆرانێکە پێشتر چونکە بە مامۆستا حەزیب قەراخی وتوێتی وتبوویەوە، من لەوێ کە بە لەحنێکی خاوپی دام بەڕاستی زۆر مامۆستا حەسیب قەرەداغی بەڵێ برای مامۆستا ئەنوەر قەراخی
گۆرانی بێژیش بوو بەڕەنگی زەرد و شێ ئەوان ئەیان و بەڕەنگی زەرد و شێوەی دەست زەرد و شمشاڵی کزا دەروێش ئەو پێشتر من وا گوێم لێ بوو بەڵام ئاوازەکان هێنا بوو خاوترمان خاوتری خۆشترمەت بڵێ ببوورە ناتوان بەڵام خۆشتر لەبەرەوە گوێگر ئەزانێ من لەوە قەلق بووم لەبەری پێشتر ئەو شاری مامۆستا گۆران کراوە بە گۆرانی بە ئاوازێکی تر وتراوە ئەبوایە منیش بم وتایەتەوە لەبەری خوێندکاری پەیمانگەی هونەرجانەکانش بووم نە ئەبوایە بم تا نەخێر ئەبوایە لەبەری وەکو کارە هونەرەکانی خۆم و تەلەبەی پەیمانگام ئەوە ساڵانە ئینتاجی ساڵانەمانە بەری ساڵانەمانە دەرچێت ئەجا کارەکە کەمێک خاو بوو لەوە ئەترسان کە نەجاحەت نێنێ هەموو ئەمانە بەخوا سەر ناگرێ نابێشتی واوچی ئەوانە کۆپلەکەی سەرەتا کە دەست پێ کردی و بەڕەنگی زەرد و شێوەی دەست و شمشاڵی کزا دەروێش دەفەکە ئەڕۆی حەزم کرد بەستەیەک بم پێم سەرانسەر حوزن و ماتەم بێ کارێکی ئەوە خاو بوو بەڵام سپاس بخوا لە دوایەوەی کە هەموو کارەکان پێشەش کرا ئەوانە یەکێک بوو لەو کارانی کە خەڵک زۆر بەدڵی تەقبولی کرد بوو یعنی ئەوە مفاجئەیە بوو بۆ من کە تەسەوری ناکرد ئەمە بەبەردەوامی سپاس بخوا دوای ئەوە بۆ ئەگەر باسی مەقام بکەین لە قۆناغی سێمە بۆ یەکەمین جار ئەچینە سەر مەقاموتن بۆ پرسیارێکی تایبەتیە ئەو بەرهەمانەی کە مامۆستا ئەنوەر مامۆستا سەلاح ڕۆڤ و هونەرمەندانی تر بەر لەوەی کە بچێت دەرەوە کە گۆرانیەکانت دوتوێ پێم خۆشە باسێک ئەوانە بکەین زۆرێک لە کارە هونەرەکانم بەشی شێری کارە هونەرەکانم و ئاوازەکانم کەوتون مامۆستا ئەنوەر قەرداغی و مامۆستا سەلاح ڕۆڤ بوون ئاوازەکانیان بەڕاستی چەندانێک ئەوەی مامۆستا ئەنوەر کامەیە گۆرانی دەریاکە یەکەمین وەکو کلیپ بوو ئەو کاتە کلیپ وا بوو بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان دەریا دانیشتووە دڵی مەلوولە نەچاوی ڕشتووە هاوار نەزوڵفی لوولە ئەمە ئەو بڵێن زۆر لە کاری حەسرەت بوو دڵنایی زۆرێک لە کارەکانی تری مامۆستا ئەنوەر ئەو وەختە کاری بۆ تەلەڤیزیۆنیمان کردو ئەمە جگە بێ لە مامۆستا ئەنوەر و مامۆستا سەلاح کە زۆرینەی کارە هونەرەکانی ئەوانە وتووە کامەوە کارەکان مامۆستا سەلاح چەند کە بەرهەمێکی ئەو کاتە یەکێک لە بەرهەمە دیارەکانی نامەیەک بۆ فاتیکان بەڵام تا لێرە بووم زۆر لە ئاوازەکانی مامۆستا سەلاحم نەوتۆ بڵێن لەوانەیە دوان سیانێک بوو بێت ئیتر ئەو بەسەریا ئەو زوو پێش من چوو بۆ ئەوروپا و پاشان منیش لە دوای ئەوە چوومە ئەوروپا بەڵام سپاس بخوا لە ئەوروپا یەکگرتنەوەکمان کرد زۆرینەی کارەکانمان دەست پێ کرد بەڵێ ئەویجار پرسیارێکە باسی دەرەوەکەین گۆرانی کە دوتوێتەوە نازانم منەوە گۆرانی لە ئەسڵاهین کیە چاوت هەڵبێنە چاوی هەڵبێنە بەڵێ ئەوە ئاواز و چاوی هەڵبێنە ئاواز و هۆنراوەی بەڕێز حسێنی جەمبوشە خوالەی خۆش بێ بەڵێ یادی بەخێر بێ کاتی خۆی ئەمە لەگەڵتی بوو مەسقای سلێمانیا خانمێک گوتێتی بە ناوی سەمیرە نادرەوە تەنها بۆ جارێک لە فستیڤالەکە پێشکەش کراوە ئیتر و خانمەش هەر زوو چۆتە دەرەوەی وڵات و پێم وابێ خێزانەکەیان نەیانێشتۆ هونەرکە یان چوو بۆ ئەوروپا نازانم ئەویان بەڵێ زۆر کەسی وامان بوو بەداخەوە لە هونەردا بەڵام کارێکی زۆر ناوازە و جوان بوو کە لە گەڵتی بیمۆسقای سلێمانی بە هەمان شێوە منیش پێشکەشمان کرد بۆ جارێکی تر غێری بەر لەوەی دوای ئەو هەر جنا بدوتەوە هەر من وتومەتەوە بەڵێ هەری بۆ یەک جار خات و سەمیرە نادر وتێتی پاشان من وتومەوەتەوە یعنی جاری وایە وتومە خەڵک بۆی زانیوە من ئەو زانیاریان نییە دەربارەی ئەوە نەخێر من ئەگەر کارێک بکەم هەرچەنە ئەگەر هی فۆلکلۆر بێ ئەگەر پێشتر هونەرمەندە بە ڕێزەکان وتی بێتیانەوە من هاتم بە دوواداچوونی خۆم بۆ کردووە هەمووەکو شعر هەمووکو ئاوازی بزانم هی کێیە چونکە بەڕاستی ئەوە ئەمانەتێکە تۆ وەکو وا بێ قەرزی کەسێکە ئیهێنی ئێنا بێ دوای بیدەیتەوە وەکو نایدەیتەوە ناتوانی دانەوەکەی ئێمە هونەرمەندان چۆنە خۆ ئەبێ ناوی ئەو کەسانی کە پێشتر کارەکەیان حەقی خۆیانە ڕاستە فەرمی بڕێ کەس ناوی گۆرانی بێژەکە نازانێ ناوی شاعیرەکەی نازانێ ئەمەریکا بە مڵکی فولکلۆر و ئەوەش بەداخەوە زۆرە کەسی وتویانەتەوە هەر نازانێ کیە بەڵام من پێم خۆشە ئەگەر کۆپلەیەک دوو کۆپلێ لەو گۆرانیە چاوی هەڵبێنە چاوێ هەڵبێنە چاوێ هەڵبێنە گیانە بەعیش و بەس خۆت بێنوێنە یارە نادڵی عاشق ماسێنای تۆ بی تو جوانی
جەفە منوێنە وەکو عاشقان چاوێ هەڵبێنە. جا من لە فیستیڤالەکە بەشداریمان ئەوە کرد جا عادەتم وایە چاو داخم لە کاتی گۆرانیتنا ئەخیرەن ئەوەنە چاوم داخسی و لە ئەبوایە تۆزی خاوێم کرداتەوە کەتابە هاواریان کرد ئازوی قاکان تێندە چاوی هەڵبێنە بۆ ئێمەش ئەگەر لە ئێمە بێکە خاویەکەینەوە. دەست خۆش بێ دەمت خۆش بێ بەڕاستی سپاسی ئەو هونەرمەندانەی شەکەین وەک مامۆستان وەرقەداغی وەک مامۆستا سەلاحڕۆ وە زۆربەی هونەرمەندانی تر کە بەڕاستی دەستی هونەرمەندانیان گرۆ بەتای بە دەستی خانمانیان یا ژنانیان گرتووە بێنە بواری هونەرەوە. ئەمەل خان وەختی خۆی کە لە کوردستانە داخرانێک هەبوو سەردەمی بەعس هونەرمەندان لە ژێرزەمینە کاریانە کرد دەچوانە شاخ بەرهەمیان تۆمارە کرد لە شوێنەکان لەسەر باسیەکەن بەڵێ وایە دەوران ئازادی بوو ئەوانە سەرڕای ئەوە دوای ئازادبوونی کوردستان و ڕاپەڕین خۆشبەختانە دەستی زۆر هونەرمەندیان کرد. من ئەتوانم بڵێم مامۆستا ئەنوەری قەرەداغی پشکی شیری بەرکەوتووە بۆ یارمەتیدانی هونەرمەندان. جا هیوادار مەرد تەمەنی درێژ بێت و ڕێزی سڵامە مامۆستا ئەنوەر هەیە. باسێک لە مەقام و لاسایکردنەوە بکەین. دیارە هەر هونەرمەندێک کە دەسەکا بە گۆرانی بوتن ئەچێتە بواری هونەرەوە لاسایکردنەوە دەستی پێکە لە فلکلۆرەوە یا لە هونەرمەندانی پێشخۆی وردە وردە ڕێچکەیەک بۆ خۆی دۆزێتەوە سەبکۆستایلێک بۆ خۆی دۆزێتەوە. من حەزەکەم باسی هەم مەقام بکەی ئەم لاسایکردنەوە لای بەڕێزت چۆن بووە. دیارە بەڕێزیت لە بنەماڵەیەکی هونەری لە دایک نەبووی کە لە سەرەتای بەرنامەکە فەرموویت خۆڕسک پەروەردە بووی و خولیا و حەزی خۆت بووە. بێگومان قەینا خۆرسک بووم بەڵام زۆر سپاس بۆ مامۆستا بەڕێزەکان بە تایبەتی من لەگەڵ تیپی کۆمەڵی هونەرە جوانەکان و تیپ مۆسیقای سلێمانی و لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکانیش بەڕاستی من 5 ساڵ پەروەردەی ژێردەسی مامۆستا ئەنوەر و مامۆستا نوقلاخی مامۆستا سەلاحڕەوف و مامۆستا غەمگین فەرەج و مامۆستا هاوکار و مامۆستا زۆرێک لە مامۆستا بەڕێزەکان مامۆستا عادل و ببورێن مامۆستا نەگەر ناوی هەنێکتانم بێچی بێدای لێبوردنەکەم بەڵام بەڕاستی من ئیسفادەی چاکم لە مامۆستا بەڕێزانە وەرگرتووە. پاشان من وەکو لاسایی کردنەوە دەسم نەکردو بە گۆرانیتم چونکە سەرەتا ئەمە لە پەیمانگای بووین بەڵێ وەکو کوڕاڵەکان ئەوایە کارە هونەریەکانیان فۆلکلۆری بوونایە یانی هونەرمەندە بەڕێزەکانی پێشخۆمان بوونایە وەکو کوڕاڵ بەشداریمانە کرد. بڵێن کە ئەڵێن کۆڕاڵ جەماعی بوو لەبەر هاوکارەکان هەموو خوێندکارەکان ئەکران بە چوار بەشەوە سۆپرانۆ ئاڵتۆ تینۆر و باس و ئەمانە هەرکەسە و خەتی خۆیەوت ئەمە هەموو بە حەی بوون بڵێن وەکو ئێستا ناچیتە ستۆدیۆمە حاضر بێ بەس دەنگەکەوە چیتە بەردەمی لاقتەوانە نەخێر هەمووی مۆسیقەکان لە بەردەمانە دانیشتی بوون کۆرسیش لە دوا بوو هەڵێکش کراوە دووبارە کرایەوە سەر لە نوێ بەڵێ نا بەس لەسەر شانۆ نا ئەبێ پێشتە تەمرینمان زۆرە دوای لەسەر شانۆ هەر یەک جار بوو کە ڕاکێشا غەڵەت وایە ڕاست وایە وە بڕۆشی تا بووی مەبەستم تۆمارکردن من مەبەستم کاتی تۆمارکردن نا لە تۆمارکردنی جارجار ئەوەستان وەکو ئێستا نەبوو ئێستا جیاوازی زۆری هەیە لەگە ئەستۆدیۆکانە مەسەڵەن من ئەچم گۆرانیە تۆمارەکەم ئەبێ هەموو سۆڵەکانی چوو بێتە سەر و مۆسیقا و ئۆرگ و خەتی ڕئیسی و سۆڵە و چی ڕۆشت بێ من بەس ئەچم هەتوانەکە کەمە گفتکۆ دەنگی خەمە بەڵام نەخێر زۆر کارمان لەگەڵ تیپ مۆسیقای سلێمانیان کردووە هەمومان بڵێ لە ژوورێکی گەرمی چۆناڵی هاوین بووە دانیشتوین کراوە بەڵێ گەر غەڵەتێک بوویان سۆڵێک بێ سەر لەنێ لە ئەوڵەوە دەبارمان کردوێتەوە باسی مەقام و لاساییکردنەوە بەڵێ لە من وەکو لاساییکردنەوە کە کارم دەست بەکردی وەکو لاساییکردنەوە نەم کردووە بەڕاستی چونکە ئەگەر لاساییکردنەوەش بوو بێت ئەو شانازی پێوەکەم بەڕاستی بڵێ تو ناڵێت من لە خێزانێکی هونەرمەند نەبووم ئێستا زۆر ناڵم بەخیلی زۆر خۆشحاڵم بۆ کچ و کوڕانی کە کچە هونەرمەندن دایکیان باوکیان هونەرمەندن بەڕاستی خۆیان زیاتر دەرەکەون زۆرتر دەستیان دەستگیرویانە بێ بەڵام کەسێکی وەکو من کە کەسم هونەرمەند نەبووە زۆر بە زەحمەتکارەکانمان هاتوۆتە ناوخۆکەوە ئێستا ئەگەر بێت و یەکێک لە مناڵەکانی من بێتە ناوکاری هونەریەوە حتمەن کەیە دەڵێنەوە گۆرانی ئەو ئەمە کچی یان کوڕی گۆرانی بێش فڵان کەسە بەڵام یەکێک من کچی کەم کەسم هونەرمەند نەبوو کاتمەتە ناوکاری هونەریەوە لەبەرەوە بە خۆشحاڵیەوە بێ ئەگەر بە لاساییکردنەوەش بوو بێ هەر زۆر خۆشحاڵم بەڵام بەکاری لاسایی دەستم پێ نەکردووە وەکو تەمرین کردومانە بەڵێ بەڵام وەکو بە ناو کاری لاساییکردنەوە بۆ تەلەڤیزیۆن نەخێر زۆر بەکەمی مەگەر لەم ساڵانە ئەخیرا کە تۆ ئەچیتە ئەوروپا و کات کەمە و ڕۆژێکت بۆ تەمرین هەیە و بێ عەرز کرێ دوایەوە مەجبور بین هانا بەرین بۆ کارە فۆلکلۆرەکانیان ئەو کارە هونەرمەندە بەڕێزانی پێش خۆمان
کە کردویانە و وتومانەتەوە. ئەی مەقام بڕێک جاری مەقامە دوتووە؟ بەڵێ بۆ یەکەمین جار کە مەقامم وت مەقامێکی خۆشیدی بوو، خۆی کارەکە کارێکی حیجازکار بوو، قۆناغی سێم بوو لە پەیمانگای هونەرە جوانەکان، مامۆستا ئالان عارف سۆڵۆ ڕئیسەکەی ئازف کرد، ئاوازی مامۆستا نۆقەرداغی بوو، شعری جەمال غەمبار بوو. بۆ یەکەمین جار بوو کە من مەقامم وت، ئەویش لەسەر مەسرح بوو. بەڕاستی یعنی ناڵم ترسا بووم لەبەر ئەوەی سپاس بەخوایمە کە ئەوەی کاری لەگەڵ مامۆستا بەڕێزەکانی وەکو ئەو بەڕێزانی خۆمان ناکرد بێ هەتا 100% دڵنیانە ببێتن لە کارەکەیان هێشتەوە کارەکەت بڕوە. یەکێک لەو کۆپلەی حەزەکەم بۆی خەڵک بێتەوە گوێچکەی بۆ بینەران. لە هەوای ئەم دڵەما هەرگیز خۆشم ناویستی، لە سایەتا تەمانە بوو گوڵیا تێبوون بکەم. کۆپلەیەکی بوو بڵێن وەکو گۆرانی وەکو بەستە ئەوترا، پاشان مەقامەکەی لەگەڵا بوو چونکە حیجازکار بوو، خۆشیدی تێک هەڵکێش کراوەکەوە. بەڕاستی بەوە وردە وردەوام لێ هاوتیان ئەتو ئەتوانی مەقام بڵێ، ئیتر لەوە زانیم خۆ منیش چوزانم بڵێم چۆن مەڵێ هینم پێ نییە ئەوە ئایا من هێشتا خوێندکارم، زانیاری زۆرم لەسەر مەقامات نییە، بڵێم وەڵام من کەسێکی باشم. وردە وردە دوای ئەوە کارێکی تری مامۆستا ئەنوەرم هەر بە هەمان شێوە کاری مامۆستا ئەنوەر بوو، مەقامێکی ئورفەی تیا بوو، ئەوەشم وت لە بەرنامەیە هەنێجار لە بەرنامەیە کە بانیانە کردی وەکو نەک وەکو مەقام بێش، چونکە گەر باسی مەقام بکەین دوو شەوازی سەرەکیمان هەیە، یەکێک مەقام بێشێکی کە مەقام زانە. مەقام زان جیاوازە لەگەڵ مەقام بێش. ئێستا من بڵێیت زانیاریەکم ناڵم 100% زانیاریکی زۆرم هەیە لەسەر مەقامات، بەڵام لە هەمان کاتە زانیاریم هەیە بەشی خۆم، بەڵام مەقام بێژم نەک مەقام زان، چونکە ئەوە دوورن لە یەکەوە. یعنی ئەتوانێت مەقامەکان چۆن بڵێ؟ بەڵێ مەقام زان ئەوانن کە بە هەموو شێوە و جۆرەکانی و ئەزانەی لەویا چی بەرەکەوێ، لەویا ئەگۆڕێ، لەویا ئەبێ بۆ مەقام ئەوانە. من ئەیزانم ئەو لە 5 ساڵی پەیمانگای هونەرە جوانەکانە خوێندووە، بەڵام بڵێم لەوە زیاتر ئەیزانم ڕاست ناکەم. بەڕاستی زۆر کەسێ کەمیشمان هەیە کە مەقام زانن، ئێستا ئەوانەی کە زۆر ئاسفێکی باش نەبێ وەکو مامۆستا بەڕێزەکان نەبێ و ئەسفی نەکرد بێ و نەیوتی بێتەوە نازانێت لە مەقامێک من جاری بۆ مەقامێکم وتووە مەقامی ڕاست بۆ گۆرانەکە، بەڵام لە ناوەڕاستیا دوو مەقامی تر تەحویلی کردو من نەمزانیوەلەوە. ئەگەر یەکێک زۆر ورد نەبێ لە مەقام زانێکی زۆر باش نەبێ هەست بەوە ناکە، ئیتر وازانێت کە من مەقامێکی ڕاستم تۆ ڕاستە. بەڕێزت دوو مەقامە دوتووە، یەکێک لەوانە کە لە بیرم تێ سولەیمانی کە مڵکی بابان بوو، ئەوە توانیوتە بەڕاستی بە دەنگێکی بەرز بە جوانی ئەدای بکەی مەقامێکی مشکوت وتوێتەوە. من ئەو مەقامم لە مشکۆ بیستووە و حەمەی ئەربێڵی جوتوێتەوە، کاکناسی ڕزازیش دیسان وتوێتەوە، بەڵام بۆ خۆم سەرسامم بەو مەقامە کە مشکۆ وتوویە. جا پێم خۆشە کۆپلێک لەوە مەقامی مشکۆ. ئەوە یەکێک لە کارە هونەرەکانم کە مەقامی بەیاد بوو لەگەڵ گروپی ئاوازی هون لە لەندەنان لە کەرنەڤاڵێکە. لە پاش مەرگم لە پاش مەرگم لە پاش مەرگم چ فایدە بێیە سەر قەبرم لە بۆ شیوەن هەزەمام نەفەس بفەرما چۆنە بێ حاڵم بفەرما چۆنە بێمە سەجاد بناڵێ
بەڕێزت کە دەستکردو بە کاریگۆرانی وتن دیارە مامۆستایانی مۆزیکیژن کە باسمان کرد لە پێشە یارمەتیان کردووی بەڵام پێش بەڕێزیژت مەجموعەیەک یا کۆمەڵێک هونەرمەندی ژن هەبوون ئەوانە چ کاریگەرییان لەسەر بەڕێزت بووە هونەرمەندان وەک مریەم خان ئایشەشان گوڵبەهار فەتانی وەلیدی شەین تاڵەبانی مەجموعەی تر هونەرمەند بوون ئەوانە چ تەسیریکیان لەسرت بووە بەرحاڵ سەردەمێکەوانە زۆر زەحمەتیان کێشاوە کە کۆمەلگای ئێمە لەگەڵ ئێستا یعنی زۆر زۆر جیاواز بووە ئێمە ناتوانین بڵین تەسیریان زۆر بەسەرمانەوە بۆ لە ڕاستیە بەڵام زۆر بە شانازیەوە دەڵێم لە کاتێکا کە مێژووی مۆسیقای کوردیمانە خوێنیان لە گۆرانی بێژەکان و فۆلکلۆرەکانمان هێنا بە شانازیە و باسی و هونەرمەندانە کرا کە پێش خۆمان چۆنەڵێ ئەو ڕێچکە شکێن بوون ئەوانە بڵێ من ئەم پرسیارە تقریبن ئەکەوێتە ئەو پرسیاری لێ زۆر لە هونەرمەندان کە دێنە سەر شاشەکانی تیڤڵە بە چه گۆرانی بێژێک سەرسامی ئەگەڕێ کوام گۆرانی بێژەی لە دژیانانە ماوەڵا بۆ سەرسامم کاکە سەرسامی جیاوازە گوێگرتن جیاوازە عاشق بوون بە دەنگی هونەرمەندێکی تریش جیاوازە بەڵام من بێ جیاوازی گوێ لە هەموو گۆرانی بێژەکانی ئافرەت و بڵێن خانمان و لە پیاوانی شەگرم بە هەمویانەوە بەڵام وەکو سەرسامی ناڵم سەرسام بووم بە هەمویان لەبەر ئەوەی من گوێ لە هەمووی یەکێکیان ئەگرم بۆ نمونەیەکێک لە گەنجەکان سیرەکەی مەقامێکی وتووە ئایەکی خۆشی تیاوتۆ تۆ لەزەتێکی لێوەرەگری و لەگەڵیا ئەبێتە ئیسفادەی تۆ یعنی زیاد یەکەم بۆ مەقامم بۆ جارێکی تر بۆ نمونەیەکێک لە هونەرمەندە بەڕێزەکانی خوالیان خۆش بێ کە گۆرانەکانیان وتویان مەقامێکیان وتووە بە بەردەوامی بۆ مەقامی ئەوانەی کە لە ژیانانی کە مەقامەکانیان ئەڵێمەوە هەوڵم داوە وەکو خۆیان بیڵێمەوە بێگومان لەوە ئەبێتە وەکو کارێکی هونەری وەکو چۆنەڵێ وەکو ئێوە پێما بێوەڵەن مەدرسەیەک فعلەن ئەوانە ئەبنە مەدرسەیەک بۆ لەبەری ئەو کاتێک ئوستازێک بووە مەسەڵ بڵێن ئەو مەقامی وتووە بڕوا ناکەم من لە دایک بوو بێتم جا بۆ من بێم ئەم کەنزە هونەریە دەستکاری بکەم لەگەڵ ڕێزما کە بڵێم سەقەتی کەم زۆر کەسێک کە مقامەڵێتەوە تێک و مەکانیەدا بەڕاستی خۆی ئەوە ئامانەتە ئەیەنی وەک مەقامە ئەڵێتەوە لەکەم تا زۆر توانیمە زۆر ئیسفادە لەو بەڕێزانە بکەم لە خانمان و لە پیاوانیش لە پێش خۆمەوە بۆ بەردەوامیش گوێگری لە هونەرمەندە تازەکانی شەگرم لەبەرەوەی بڵێتون ئەڵێیت هەموو کەسێ بەشی خۆی لەزەتێکی خۆشی مۆسیقایان دەنگی لە قوریا هەیە وایە بێگومان ئێستا با بچینە باسی دەرەوە بکەین بەڕێزت وە بزانم ساڵی 94 بوو ساڵی 2004 بوو چوونە دەرەوە کاروبار کاروچالاکی هونەری لە دەرەوە چۆن بوو و چۆن توانیت ئەو کارانەی کە لێرە نەکران لەوێ بیکەی یا بەربەست بۆ دروست بوو حەزەکەم باسێک لەو قۆناغا هونەریە بکەی کە لە دەرەوەی وڵات بووی ئێمە خۆمانوەکو خانمان کە دینە ناو هونەرەوە بڵێ تونەڵی بربەسمان بۆ دروستە بێ ئەگەر لە وڵات و شاری خۆمانە بین جاوەرە قورسترە ئەگەر بچیتە خاکووەتەنێکی ترەوە تو ئێمە لە زمانی خۆمانان زمانی خۆمانە و ئەژدادی خۆمانە لەم وڵاتەیە زۆر لە عەرقەلە و کێشە دێتە سەر ڕێگامان ئەجاوەرە بچیتە وڵاتێکی بێگانە بەڕاستی من باسی معاناتانە ناکەم لەبەرەوەی زۆرێک لەو خانمانێک هاتوونەتە کاری بواری هونەریەوە لە من باشتر ئەزانن باسی ئێستا ناکەم ئەم چەند ساڵی ئاخیر بە حازری وەکو سفرەیەکی ڕاخرا هاتوونەتە بەردەستیان ئەوانە نا بەڵام مەسەلەن بۆ یەکەمین گۆرانی بێژەوەی من ناسی بێتم و کارم لەگەڵا کرد بێت وەکو هاوڕێتی خات و پەیمان ئەمەر بووە کە یەکەمین گۆرانی بێژ بووە لە پەیماگەی هونەرە جوانەکان دەرچووە پاشان من بوو مەسەلەن زۆرێک لە هونەرمەندەکانی تر دوای ئەوانە بڵێیت و نەڵێیت بەشی خۆمان زۆرمان چەشتووە ئەیتر ئایا ئەگەر لە کاری قورس ببێتە هاتوو بە بەرهەم ئایا وەکو تعلیق بووە ئایا چیتە لە شوێنێکە خەڵک جاری وا بۆ هاتووە چەند کەس دەستخۆشی لێ کردووی دوو هێندەی خەڵک هاتوویتی جام کارە بۆ ئەوکەی تو ئافرەتی بۆ ئەوکەی یعنی ئەمانە بەشی خۆی ناخۆشی تۆ کارەکان دەکەی بە هەر حاڵ باز زۆر نەینە سەرەوە لەبەرەوە زۆر توولا کێشە بەڵام من لە 2004 کە چوومە دەرەوەی وڵات بەڕاستی تا 2 ساڵ بۆ 3 ساڵ ئەتوان بڵێم نزیکەی 3 ساڵ بوو هیچ کارێکی هونەریم نەکرد
چونکە تازەی بە کەلتورەکە تازەی بە زمانەکە کۆمەڵە گرفتی خۆی هەیە دەبێت کەوێتە سەر ڕەواڵی ژیان گرفتی زۆری هەبوو بەڵام خۆشبەختانە پاش ئەو 2-3 ساڵە من چەند کەسێکم ناسی وەکو گروپی ئاوازی ون گروپی ئاوازی ون هەموو ژەنیارەکانیان پێکاتۆ لە هەر چوار پارچەی کوردستان ینی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا لە چوار پارچەی بە گۆرانی بێژ و بە ژەنیارەکانەوە تیاوانە سپاس بۆخوا مەسەلەن ئازب عودەکەمان خەڵکی ئەفرینە بەڕاستی ئەو دێک ئەسپەکە زۆر خۆشە ئازب کەمانچەکەمان لای خۆمانە خەڵکی باشوورە کۆیە کاکسەروەت ئازب سنتۆرەکەمان کاکۆشە خەڵکی ڕۆژهەڵاتە پێم وا بێ کرماشانە ئەگەر بە هەڵە نەچم لە گۆرانی بێژ و لەوانی تر لە باکوور لەگەڵمانە و ینی سپاس بخوا من ئەو گروپەم ناسی زۆرێک لە کارەکانمان کردووە بە خۆشبەختی وێڵم ئەگەر ئەو گروپە نەبووە لەوانەیە ئێستا من نەمەتوانی بێمەوە کاری هوەری یان بێشمەوە بە قورسترەمان کرد بەڵام لە پێش ئەوە یەک لە کارەکانی خۆم بڵێ گۆرانی نیۆشەوە بوو ئەوە لێرە تەجیلم کردی بوو ئەتوانم ئەبێ پێی بە زانیارە بم لەگەڵ مامسە سەلاح ئاوازی مامسە سەلاحڕەوە شعری مامسە جیاد دڵپاکی ڕەحمەتیە خۆی ئەمە لە چیرۆکە ڕاستینەکەی لە سێتای ئاسنینە چیرۆکی کە ڕاستەقینەی شەڕی نێوان ئێرلەندەکان و ئینگلیزەکانە واتە چیرۆکەکەی لە داستانێکەوە وەرگیراوە لە ڕۆمانێ پێمان بێ ڕۆمانە چیرۆکێکە وەرگیراوە ڕاستیەقینێ و کراوەتە شەعر و کراوەتە ئەمە بەڵام من ئەمەم تۆمار کرد لە ئەویش لە دوویان لە سی پەیمانگای هونەر جوانەکان مامسە سەلاح ئەم ئاوازەیدا بە زۆرێک لە کچان و کوڕانی پەیمانگای هونەر جوانەکان بە هەمومانیشی تۆمار کرد سپاس بخوا لەنا هەمویانە دەنگی منی بەدڵ بوو ئەمە مایەوە چونکە ئەو بەسەریا چوو بۆ ئەوروپا مایەوە ئیتر من هەوڵمدا کە کار بکەم خۆم نەوعا خەسڵەتێکم تایە کارێکم کە جێ هێشت تەواوم نەکرد حەزەکەم کە هاتمەوە سەر کارەکە بیکەم لە هەمان نقطەوە دەست پێ بکەم بۆی تەواویکەم ئیتر هەوڵمدا بۆ ئەوە ئەم کارە هونەریم کە هەیە گونا حوتم ئاوازێکی جوانە و ئاوایە با کلیپێکی بکەم سپاس بخوا پەیوەندی بە چەند برادێکەوە کرد ئەوان لە زانکۆی گرینیچی لەندەن بەشی سینەما وتی ئێمە ئەمانەوەی کارێک بکەین وەکو پێم وا بە عەرەبی ئەتڕحەی پێڵە نازانم بە کوردیی پێڵەن بۆەوە کاری ساڵانی ئەخیرەتی بوو بە ماستەرنامەی کچێک خوێندکارێکی ئینگلیز خانمێکی ئینگلیز بوو ماستەری لەسەر ئەو هینا کرد پایان نامەکەی بەڵێ ماستەر نامەکەی لەسەر ئەم کارەی من بوو سپاس بخوا هەموو ستافەکانی ئەوەی بەشدار بوون هەمویان ئینگلیز بوون ئای من بۆ ناڵم کە سپاس بخوا کە ئینگلیز بوون بەڵام یعنی هەمویان تەلەبە بوون هەمویان خوێندکاری ماستەر بوون ئاخر ساڵیان بوو ئیتر لە کەم و زۆر هەڵەی تیا بێ هەر شتێک بێ ئەوە کارێک بە کوردی و من خۆمان کەسمان لە هونەرە ئیسفادەمان نەکرێ بگرە خۆمان لە گیرفانی خۆمان ئەو کارانشمان کرد پارە ماخسۆتە سەرهینەکە سناریۆکەی ئەوان بەڕێیانەوە برد سیناریۆکەی من چیرۆکەکەم بۆ گێڕانەوە وتم ئەسلی چیرۆکەکە وایە سێتای ئاسنین ئەمە وایە ئەمانە چونکە وەختی خۆی ئەمە مەسرحێکە وتراوە ئەم گۆرانیە بەدەنگی هونەرمەند شەماڵی ئەبەرەش لەسەر شانۆ وتراوەتەوە بۆ ئەو شانۆیە وتراوەتەوە بەڵام ئێمە لێرە مامسە سەلاح حات بە ئاواز و بە گۆرانی بۆ مۆسیقاوانەوە داینا دەنگی منی خرایە سەر سپاس بخوا کارێکی جوان بکرایە ینی ئەو کارەشم کردو ئیتر بە پێی توانە بڵاوم کردەوە ئەمەش کارێکی ترمان کرد لەگەڵ هەر ئاوازی مامسە سەلاح بوو لەگەڵ کاک محەممەد ئەباس بارام بۆ خۆرئاوە ئەوە جوان بوو بڵێ کارێکی جوان بوو بەڕاستی سپاس بخوا ئەو لەگەڵ هونەرمەندە بەڕێزە کارێکی دوانە بوو کردمان ئیتر زۆرێک لە کارەکانی تر ئەوەی کردومانە لەگەڵ گروپی ئاوازی وونە لە بەروی لەوێ ئەوروپا و کات کەم و مەجالەکە زۆر کەمە هەر ڕۆژێ پێشەوەیان چەند سەعاتێک پێش نمایشەکە یەکتریمان بینیوە چونکە بێ لەوەی لە چوار پارچەی کوردستانین برادەرمان هەیە لە فەڕەنساوەیە ئاسپەکە وەڕانی بێژمان هەیە لە هۆڵەنداوەیە دانی وەک لەوەی لە چوار پارچەی کوردستانین لە سەرانسەری ئەوروپا و شارەکانی بەریتانیاش هەرێکە لە شۆنێکین ئیتر گردبوونەوەی ئەمانە قورسە لەبەرەوە ئەرە و ڕۆژە زۆربەی کاتەرەوە بۆ بە ئیمێڵێک بە فەیسبوک بە یوتیوب بە نازام چی ئەوانە لینکەکانمان نردووە من ئەم گۆرانی ئەڵێم ئەم مقامە ئەڵێم ئیتر ئاوا یەکتریمان بینیەوە ئەگەر هەرکەم و کوڕێکیشی بوو بێ حتممە بێکەم و کوڕی کار ناکرێ بەڵام بە داوای لێبوردنەوە ئەو کارانەمان کردووە کە وتراوە بوون و لاسایی هونەرمەندە بەڕێزەکانی تر پێش خۆمان زۆر ڕاستە و کارانە ئەرکی هەیەمان دوبوونی هەیە دەستان خۆش بێت
باسێک لەوە بکەین کە بەڕێزت سیدەیەکت دەرکرد حەزەکەم باسی و سیدێ بکەیەوە چییە گۆرانیەکانی چۆنا چۆنن ئەو سیدیە لە 8 تراک پێکاتوە بەڵێ بە خۆشحاڵیەوە چونکە زۆرێک لە هاوڕەکانم داوان کرد سنوور ئارام بوو چاوی هەڵبێنم تیا تازە کردوتەوە 5 تراکی تازەیە بەڵێ بەڵام یەک لە تراکەکانی بە کرمانجی وتومەتەوە ئەو گۆرانەیەکی زۆر کۆنا بەڵێ وڵاتێمە کوردستانە جێ و مەسکانێمە کوردانە وڵات مەرە ڕحۆیانە کورد هەممی برانە ئێمە لێن هەموو ئەوانە لەن هەمی برانە ئەوە کارێکی جوان بوو لە لەندەن پەخشمان کرد بەڕاستی خەڵک زۆر بەدڵی بوو ئیتر من شعرەکەیم پێیا کرد و بە مۆسیقایەکی تازەوە بەڵێ ئەوەشم خستۆتە ناو سیدەکە و هیوادارم بەدڵی خەڵکی بێ هەرچەنە ئەوە پێما بێتەیە کەمێک زانیاری لەسەر ئەو بەرهەمە بەڕاستی زۆر کەس نازانێ گۆرانی کێوتویە بەڵام لە ڕادیۆ ئیرەڤان تۆمار کراوە ئەمەنیش وام بیستەوە لە کورساتەوە ئەو زانیاریان بن زانیوە و زۆرێک پەیوەندیم بە هونەرمەندە بەڕێزەکانە کردووە وەکو جەنابتان و کاری جەمال ساڵی وەبزانم 1968 تۆمار کراوە ساڵەکەی نازانم بەزەوە نازانم لە ڕادیۆ ئێریڤان بەڵێ تۆمار کراوە خانمێک بە ناوی ئەستیکا قادر بڵێ شعرەکەشی ئەنوەرمائیە ئیتر نازانم بە دەر لەوە دوای ئەوە بەڵێ وایە وایە لەوێ تۆمار کراوە و چەند هونەرمەندێکی جوتویانە ئێمە ئەم هەموو کارە جواناکەین کەلتورێکی چۆنەڵی فۆلکلۆرێکی وامان نییە بە کتێب بمێنێتەوە و ببێتە ئەرشیف بڵێن وڵا ئەو شتەمان هەیە هەمووی بەدەمەوە دەم وتراتەوە خۆزگە کارێکی وا کرا مەسەلەن من بۆ نمونە فڵان گۆرانی تۆ فڵان مەقام با ڕۆژەکەی تەحدید کرێ و ساڵەکە ئەوانەی بنووسێ بمێنێتەوە بچێتە کتێب خاوەنەکەی ئەمرێ بەڵام کتێبەکە ئەمێنێتەوە ئەوە ئەبێتە مێژوو بەڕاستی ئێمە نیمانە بەداخەوە پرسیارەکان من ڕوو لە کۆتاییە و کاتمان بەرەو تەوابوو نەچێت شتێکی تایبەتی ماوە من باسم نەکردو یا بۆ خۆت پێت خۆشە لە شاشەکەی ڕۆژەڵاتیویەوە بۆ عاشقانی دەنگی خۆت بۆ لایەنگران و هەوادارانی خۆت شتێک بڵیت فەرموو سپاس بۆ ئێوە بەخێرهاتتانەکەم بەڕاستی نەوەڵا هیچ شتێکمان نییە خوانێ بڕە زۆرمان قسە کرد پرسیارمان زۆر کرد وەڵامی پرسیارەکانی جەناویشتم زۆر رایەوە پێما بێ لە جەنابتان زیاتر قسەم زۆرتر کرد هیوادارم بەدڵی هونەرمەندان و گۆگران بوو بێ و هەر هیچ نەبوو بێ کەمێک زانیاریماندا بێ هەرچەنە ئەوانەی ئەم زانیاریانەی منیش خۆم کە هەمە بێگومانی خۆم نییە لە مامۆستا بەڕێزەکانی هونەرمەندەکانەوە وەرم گرتووە چاوی یەک بەیەکەی هونەرمەندان ماچەکەم زۆر سپاس بۆ ئەو مامۆستا بەڕێزانی کە پێشتر ئەگەر ناویانم لە بیچوو بێ چاویان ماجەکەم بە گەوری خۆتان بنبەخشن سپاس بۆ ستافە بەڕێزە ئەرکتان کێشاوە بەخێر بێن سەر و سەرچاو زۆر سپاس بۆ بەڕێزیشت کە لەم بەرنمەیە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەبووی بەرنامەی ئاوێنەی هونەر بەرنامەی هەموو هونەرمەندێکە و ڕۆژەڵات تیویش بەڕاستی تا ئێستا ئەوەی پێمان کراوە درێغمان نەکردووە هونەرمەندانی لوتفیان کردو و بەهانای بانگەواز و بەرحاڵ داوەتی ئێمەوە هاتوون و هاتوونە خزمەتیان و ئەوەی لە دڵیان نبوو بێ لەسەر هونەرەکەیان پێشکەشیان کردوە هیوادارم لە داهاتوودا ئەم تۆێژانە ببن بە سەرچاوەیەکی گەورە بۆ مێژوو ژیانی هونەرمەندان و بکرێ بە کتێبێک کە بێگومان ئارشیڤەکەیی لە ڕۆژڵات تیوی هەر هەیە بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست ئەمەل سعید کوردە تا هونەرمەندێکی تر و دیدارێکی تر هەر شاد بن بە گۆرانی دینە کۆتایی بەرنامەکە هیوای سەرکەوتنتان بوو بە ئاواتە خوازم.
کات لەسەر خۆ تێپەڕێ دیوارێ تاریکی ئەستوو ڕێ لە خۆزگەکانم ئەگرێ ڕێ لە خۆزگەکانم ئەگرێ نیوە شەو دنیا خامۆش کات لەسەر خۆ تێپەڕێ دیوارێ تاریکی ئەستوو ڕێ لە خۆزگەکانم ئەگرێ ڕێ لە خۆزگەکانم ئەگرێ ئازیزەکەم شەو درێژە دوای نایە کورپەی دڵم بۆ ژوانێ هەڵبەتی خاوی نایە ئازیزەکەم شەو درێژە دوای نایە کورپەی دڵم بۆ ژوانێ هەڵبەتی خاوی نایە هێدیێنی خەونەکانێمە هۆنمەوە لاستێلکی چاوەکانێمە خۆمەوە دڵە بۆتی چاوەڕوانی توایەوە هەر نەهاتی ئازارە ڕوا و غەم باڵای هیوای گرتووە تۆش نەهاتی دڵە بۆتی چاوەڕوانی توایەوە هەر نەهاتی ئازار ئەڕوا و غەم باڵای هیوای گرتووە تۆش نەهاتی نیوە شەو نییە خامۆش کات لەسەر خۆ تێپەڕێ دیوارێ تاریکی ئەستوو ڕێ لە خۆزگەکانم ئەگرێ ڕێ لە خۆزگەکانم ئەگرێ